خەڵکی بورما 55 ملیۆنن، مسلمانەکانی نزیکی 8 بۆ 20 ملیۆن نفوسن. ئێستا و حملەی کە ئەکرێتە سەریان کە ئەڵێن ئەبێ دەربکرێن شتێکی ناممکنە، چونکە دەریش بکرێن ئێستا 9 ملیۆنیان زیاتر پێدەر ناکرێت. وڵاتانی تریش تەدەخولەکەن و شتێکیش نییە کە بە عەلەنی لەم سەردەمە ئاوا ڕوو بدە و تەهجیریان بکەن و نەیەڵم بگەڕێنەوە ناوچەکانی خوان. بەڵێ ئەکرێن 9 ملیۆن ئەکرێ بڕوە، بەڵام ئەمە 8 ملیۆن ممکن نییە و پاشان ئەمانە چاوکراوەیان تایە. ئێستا خەڵکانێکیان تایە لە ئەوروپاژین چاویان کراوەتەوە ئێستا و مافی مرۆڤیان دامەزراندە و منەظەماتی خۆیان و حیزبی خۆیان. ئێستاش بە فەزلی خوای گەورە سەرەتای چەکداریانە. ئەم چەکدارێت هێشتا تەورەکات. ئەگەر کورد خۆی ڕانەگرتایە لەبەر هێر هجوومەکانی جەمیل مەدفەعی کە 925 کردی، ئەو کاتە تازە عێراق بوو بە عوسبەت الئومەم، هێشتا لەژێر سیادەی دەسەڵاتی تاجی بەریتانیا بوو، بەڵام هجوومی کردە سەر یەکەم حکومەت، هجوومی کردە سەر سلێمانی بەتایار. لە 61 ئەو هەموو شۆڕشی ئەیلول کە دروست بوو، خەڵک ساچمەزەنی پێ بوو، خەڵک هیچی پێ نەبوو سیلاح. بەڵام ئەگەر ئەو شۆڕشە بەردەوام نەبووایە چۆنیان ئیبادە ئەکردین. لە 63 ئەگەر کورد مقاومەی نەکردایە بەعسیەکان چیان بە کورد دەکرد. لە ساڵانی کیمیاوی ئەگەر کورد مقاومەی نەکردایە چیان بە کورد دەکرد. هەمان کیمیاوی بەسەر هەمان خەڵکان ڕێژێنرا. لەبەرەوە ئەوانەی عێراقانیش مافی خۆیانە کە جیهادی خۆیان بەرپاکەن، چێ پێیان وڵە تیرۆریزم با پێیان بڵێ. ئەوانیش بە فەزلی خوای گەورەی ئێستا کەوتونەتە ئەوە کە ئەوە بکەن و بە پشتیوانی خوای گەورەش خوای گەورە ئومێدەکە یارمەتی دەریان بێ و مقاومەش بکەن و تۆڵەی خۆشیان بسەنەوە بە پشتیوانی خوای پەروەردگار، هەم لە عەسکەریەکان هەم لە ڕۆحانیەکانیان هەم لە دیندارەکان لە پێشەوای دینیەکانیان کەوا وایان دائەنا کە بوودایی زۆر مسالیمە، بەڵام دەرکەوت کە لە هەموو کەسە حاقیبترە بەرامبەر بە ئەهلی ئیسلام. خوای پەروەردگار یارمەتی دەری ئەهلی بۆرما بێ، خوای گەورە پشت و پەنایان بێ و دڵ و دەرونیان یەک خات و لەسەر یەک ئاڵە کۆیان کاتەوە، لە زەعامەتی یەکسەر کردایە کۆیان کاتەوە، لەسەر ئەو جیهادە کۆیان بکاتەوە، غیرەتیان بداتە بەر و کاریان بۆ ئاسان بکە. یا ڕەبی خوایە ڕەحم بەوانیش بکەیت و ڕەحم بە ئێمەش بکەیت، دڵ و دەرونی ئێمەش لەسەر یەک ڕاکۆکەیتەوە، لەژێر یەک ئاڵا کۆمان کەیتەوە. خوایە غیرەتمان بجوڵێنی و غیرەتمان پێ ببەخشی، لەژێر ئاڵایەکی جیهادا کۆمان کەیتەوە لە کوردستانە، بۆی بتوانین مافەکانی خۆمان کە زەوت کراوە لێمان وەریگرینەوە یا مافی ترمان نەخورێ. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.